ئەو کەسانەی کە دەیانگوت هەر عیادەکەی بەلاشە با عەمەلیاتەکەشی بەلاش بکاتن. خۆ ئەمە کاتێک کە بە خێر ئیش دەکەین بە سەڵاوات ئیش دەکەین لۆ بەرز ڕاگرتنی شەعائیری ئیسلامە. ئەوەی شەعائیری ئیسلامی بەرز ڕابگری نیشانەی تەقوای قلوبە ئینشاءالله. فرموا محمد طالب تدخل مستشفى مهرباني جولستون جراح فري تنها 250,000 ديناري خستخاني ددا كخلشي الرمادية بخوتان جيلة سيروكا كي بقرب. تفضل حجي. بسم الله الرحمن الرحيم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. أنا أشكر المستشفى الذي ساعدتني، وكانت العملية تكلف 1 مليون ونص تقريبا، وبما أني بحالة فقير وأملك إيجار ولا أملك إيجار البيت شلون، والمساعدة يساعدوني مزقوس هاوكاري في مزقوس هاوكاري، وأشكر المستشفى بشكل عميق لأنها ساعدتني وعملت العملية لي بمبلغ زهيد جدا يدفعونه لي المزقوت. وصلى اللهم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. خوشبختە ئەوەی بەشدارە لەو خێرانەی مهرەبانی نۆمینەی حەزیانە وەرە پشکێکی خێری بەرز بکەوە، بەشداری بکە بە هەر چەندێکی حەزت لێیە تاوەکو خەستەخانەی مهرەبانی تەواو بکەینە خێری وای لێ بێتن ئەو 250,000 نەدرێتن. ئەمە بەردەوامین لە خزمەت خێرخۆشی، ئەنگۆش بەردەوام بن چونکە هەمومان بەرز دێنین. دکتۆریش دەمری، نەخۆشیش دەمری، مڕافقی نەخۆشیش دەمری، پارەدارەکەش دەمری ها کەچی دەگەرە خۆی نابە. مهمە ئەوانەی کە هەیتمان بیکەنە تێشوو قیامەت لەبە قیامەتمان ئیستیفادەی لێ بکەین، چونکە ئەوەی بزانن خۆشەویستان پارەی زمانی سەدامی ئێستا ناخوا. هەر نەفسی ئەو هەولێرەیەی 5 دیناری و 10 دیناری هەبوو، درهەمی و فلسی هەبوو، ڕوبعی هەبوو، ئێستا هیچ قیمەتی نییە. هەر لەو شارەیەی باشە هەر ئەو پارەی ما ئەگەر بچیا لەندەن و ئەمریکا دیسا قیمەتی نییە، بچێت دوکانی ئەو پارەی بدێ درێەوە قیمەتی نییە، دەبی بکە یۆرۆ دۆلار ئەگەر ناقیمەتی نییە. و بزانن ئەوانەی ئێستا ئەمە هەیتمان قیمەتی نامینێتن ئەگەر نەیگۆڕین لە بۆ تێشوو قیامەت. ئەگەر نەیبینێ ئەو دیوی بەچ دەیبینێن بە خزمەتکردنی ئیختیارێکی نەخۆش کە دوو کچی هەیە، یەک کوڕی قوتابی هەیە و کرێتیە پارەی کری خانەکەشی ئەهلی مزگەوت دەبۆی دەدەن و هیچی نییە و ئێستا وەنیش پێ ناکرێتن. لۆیەکە یارمەتیدانی خەستەخانەی مهرەبانی گرینگە، چونکە مهرەبانی یارمەتی ئەو کەسانە دەدا. ئەوەش لەبەر ئەوەی گرینگە إن الله يحب المحسنين. خوای گەورە چاکەکارانی خۆش دەوێت. بمێنن بە سەلامەت. زۆر سپاسی دکتۆر دلێر دەکەین کەەوە بەهانای ئەو پیاوە بەڕێزەی هات. ئەوە پیاوەکی سووریە نەخۆشە بەردی لە زەرداویە کەەوە نەشتەرگەریەکەی تەکلیفی 600,000 دەکرد، بەس ئەو لەبەر خاتری خوای بە 250,000 لە بۆی کرد. زۆر سپاسی دەکرد. هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازیت. بە هەمان بەڕاستی زۆر ڕێز لە نەخۆشی دەگرین، زۆر پێشوازی نەخۆشی دەکەین، هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین. خوای گەورە زیاتر بەهرەداریان بکە، زیاتر پەرە بخەتە ڕزقیان و تەمەنیان. داوا لە خواخوازان دەکەین یارمەتی ئەو نەخۆشخانە بکەن. هەر نەخۆشخانە چوا بوو لەو شێوەیە یارمەتیان بدەن. بەڕاستی شتێکی گەورەیە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.